بەحسابیشی لەسەر ئەمڕۆ بردوومەجی سەرۆکی فراکسیۆنی گۆڕان بەم نەسەوتی بۆ خەڵکی کوردستانمان ئیسپات کرد کە دەسەڵات و پێگەی پەرلەمان مانگەڕانەوە بۆ پەرلەمان و ئەوە پەرلەمانە بڕیارەیە و پەرلەمانتاران ناچنەژێت تەسیراتی ڕێی حیزبەکانی دەرەوەی پەرلەمان. کاک بەرزوو بەڵێ سەرۆکی فراکسیۆنی سەرۆکی فراکسیۆنی گۆڕان فراکسیۆنی گۆڕان سەرۆکی فراکسیۆنی گۆڕان بەڵێ کاک بەرزوو هاوڕێمە کاک بەرزوو لیستێکی جیاوازی نییە بوو بێتە بە تەنیا و بە کار شخصێکی مستەقل نەبووە تا ئەندامی پەرلەمان. سەرۆکی فراکسیۆنی گۆڕانە و فراکسیۆنی گۆڕان و بزوتنەوەی گۆڕانیش کردوێتی بە سەرۆکی فراکسیۆن. ئەو پرسیارەی لە کاک بێستونت کردو من سرم بادا و هەندێک پێکەنینیشم بە هەندێک ئیش دێ لەوایە کە بۆ پەرلەمان ناتوانێ ئەمە بکە. خۆچێ سوار ساڵە منەماناڵێم لەم قەناتی ئێوە وتم لەبەر ئەسحابی قەرار لە پەرلەمانین. ئەسحابی قەرار ئەوانن تا دەمەوە بەیان لە سعد عەبدوڵڵا دانیشن گلەیان لێ بکەن بڵێ تۆ بوو نەچوویتە پەرلەمان. ئەوانە خۆیان لە پەرلەمان بوونە پەرلەمانە بوو بە مەرجع. قاعدەیەکە بەسیتە لە بەریتانیای عراقەتی دیموکراسی لە وڵاتانی دیموکراسی دنیا و پەرلەمانی دنیا قیاداتی ئەحزاب خۆیانە بنە قیادەی حزب خۆیانە چنە پەرلەمان پەرلەمان مەرجعنی نەخێر مەرجعنیە پەرلەمان مەرجعی قانونیە بەڵام مەرجعی قەراری سیاسی نییە لە سەرتاسەری دنیاە پەرلەمان بۆ مەرجعی قانون و دەستور و قەراری سیاسیشە چونکە قیاداتی سیاسی خۆیان لە پەرلەمانن ئەسحابی قەراری سیاسی لە پەرلەمانن ئەرێکاکە ئەقلێت و ئەکسەرێت لە پەرلەمانی بەریتانی و فەرەنسی و سویسری و بەلجیکی و مۆزەمبیقی ئەمانە لەکوێوە هاتووە هی ئەحزابە کوتلەکانی ڕاست و چەپ لە چیوە هاتووە هی ئەحزابە گەینە سەرم لاەنە باشە بەڵام پرسیارەکە ئەوەیە کاک سەرداتەوە وەڵامی و پرسیارم بەرەوە بۆ پەرلەمان دەسەڵاتی نییە لە کاتێکە بڵێ کۆبوونەوەی کرا لە دەرەوەی پەرلەمان بەڵام ئەمڕۆ پەرلەمان و ئەو سێ فراکسیۆنەوە و 5 ئەندام پەرلەمانی یەگرتوو لە کۆی 10 ئەندام پەرلەمان ئامادەی دانیشتنی پەرلەمان بوون. کاک محەممەد بزانم لاپەڕەیەک هەڵدەینەوە لە میاریە باش ویستیان چەپڵەکە بەدەستبێن من چەپڵیان بۆ لێ دەم دەستخۆش کۆبنەکەیان کرد ینی ئەم هەموو شتە بۆ چەپڵەیەک بڵێ بۆ لایکێک بۆ لایکێکە و بۆ لادا خۆلادانە لە ئەزانی چونکە زانانی کاک محەممەد کە سەیری ئەو لایلوت ناکەی ئیسرارەکەی ئللا من کۆبوونەوەکەم ئەی کۆبوونەوەکەی کاکە مەجای اتفاقات هەیە وڵاتان دێتە سەرخەت مەساڵح هەیە لێرە تۆ معادلە ئەبێ وەکو خۆی بخوێنیتەوە کە معادلەکان دوای تحکم بە قەراری سیاسیەوەکە باش ئەفم کە خۆت مەخە مووقفێکەوە سبێنی باش ئەو جملێت تەواوکە بۆی بچمە لای کاکامل فەرموو کاکی من ئەمڕۆ برادران لە پەرلەمان وا باشتر بوو سەرۆکایەتی پەرلەمان تحملی مەسئولیەتکەن هەموو بەیەکەوە مەسئولیەتی تەزامنی بیاو تا ئێمە تا ڕۆژی یەکشەمە خۆتان نەتاوت سەرۆکی حیزبەکان تا باشە تۆ بۆچی لای لوتەکەی تریش نبینی کە تۆ ئەڵەی با سەرۆکی پەرلەمان لای لوتەکەی تری ببینی بۆ سەرۆکایەتی پەرلەمان لای تۆش ئەوەی تر نبینی لە کاتێکە ئەم بڕیاری پەرلەمان کەیای بڕیارێک بوو جیاواز لە بڕیاری مەکتەبی سیاسی حیزبەکان آخر نابێ بڕیار جیاواز بێت لە مەکتەبی سیاسی حیزبەکان ئەزانی بۆ قوربان ئەمانە نوێنەری حیزبەکانی خۆیانن ئەزانی ئەمە شەڕیان لەکوێیە ئەگەر ئەمانە لەگەڵ حیزبەکانی خۆیانە ناکۆکەن بچوونە لە ناو حیزبەکانی خۆیانە بیان تا قبول ناکەین تۆ اتفاقی وا بکەی قبول ناکەم اتفاقی وا زۆر باش قبولی ناکەم اتفاقی ئەو وەختە سیاست ئەو دیێڕە بڵێ بۆی بچمە لای لەسەر هین قسەیەکی قانونی مەسەن علاقەدار بە پەرلەمان ئایا پەرلەمان بڕیاری ئەخیر لای پەرلەمانە چونکە وەکو دەسەڵاتێکی تەنفیزی نییە پەرلەمان بەڵام کاتێک کە پەرلەمان یاسا دەرەکە یاساکەم ملزەمە چونکە لە دوایە کە بڕیاری لەسەر دەدرێەوە ڕئیسی هەرێمیش یان ئەو کاتە ڕئیسی یەکەمی وڵات چییە بڕیاری لەسەردەوە ئیمزای لەسەرەکە ئەبێتە هین وەرەگرێ خۆی تەنفیزی زۆر باشە لەو برادران تاکەی برادران لە پەرلەمان ئەڵێن ئێمە حرمەت و هەیبەتمان گەڕاندەوە بە پەرلەمان ئەی لەکەیەوە یعنی تۆ دەورەی پێش و ئێمەوەمانەوت ئەوە 2 ساڵ ئەندامی پەرلەمان برادران هەڵێ هەیبەتمان گەڕایە هەیبەت ئاسان نەگەڕاوەتەوە بە پەرلەمان کاکی من هەیبەت وەختێکە گەڕێتەوە بۆ پەرلەمان سیاسەکان بچنە پەرلەمان ئەرێکاکە سیاست لە مەحەلەبی دروستکردن ئاسانتر نییە بە قوربان سیاسەکان و ئەسحابی قەرار بچنە پەرلەمان لە مەحەلەبیا با بۆ سین با بچمە لای کاکامل